تۆ لێ کورە وەرە 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 کێ ئێستا دەتکوژم دۆدەم کوژی دەتکوژم تو برایەکەی منت کوشت ڕجای خواری دەکەم چەند جارە پێ دێم سلاحم خان دەکردەوە گولەی تێدا و دەرچ و پێی کرد نەخێرە تو بە قەستی برایەکەی منت کوشت ئێستا دەتکوژم وەرێ پارە دەی بەبێشمەوە لەڕای ئەو خودای من کوشە بە چ دەرێ من ڕازیمە پارەت دەوێت جیران هەر شتێک دەرێت بەس من کوشە بۆ سپاسی پارەی نەکەی وای بەشنی تو بەس پارە هەیە سا نەکەی بەس من کوشە باو ئەمانەی بگەینمە ساحێبی وعدی بگەڕێن صاحب و ماحب نییە دەی بێبێشمەوە ئەوی لابە ئەوە چ دەکەیت ئەوە چ دەکەیت ئەوە برای منی کوشتیە هەتاگە برای توی کوشتی شەرع هەیە قانون هەیە کوچێکی بەرامبەر یەکە چڕا شەرع و قانونی چ برا ئەمن بە عشایری لەگەری دەکەم زارەوەی بینە خوارێ کابرا لێر هێرناکێ زارەوەی بینە خوارێ ئەوەی بینە خوارێ دوورکەوە بزانم ئەفتی چێ هەر کەسێک بم زارەوەی بینە خوارێ ئەوەی بینە خوارێ کابرا یەک هەفتەی لە بەرەنگۆ هەراتێ جێ پێجێ نییە ئەوەی بینە خوارێ ئەوەی بینە خوارێ تەبعەن برای منی کوشتە لۆیە هەراتێ لێ بزانێت زارێ کابرا سەبەبی چییە نەیتانی سوڵحتان لەگەڵ کە لەگەڵتان دابنیشیت ئەنگۆ هیچ تێناگەن کاکە قانون هەیە شەرع هەیە لەگەری داری شخصی برا من نە بە شەرع دەکەم و نە بە قانونیش دەکەم ئەوەی بینە خوارێ کاکە دەتکوژم هەر دەتکوژم ئەوەی بینە خوارێ زارێ ئەوەی بینە خوارێ کاکە جان شتێکی دەرێ من ڕازیمە بە سولح دەرێ بە قانون و گرتن دەرێ هەر شتێکە دەوێ من ڕازیمە کاکە چەند جارم پێ گوتی خین بە خینە ئەتوو برای منت کوشتیە دەبێ منش بتکوژمەوە زۆر باش بەس با ئەمانەت هەی بگەیمەوە ساحێبی وعدی ئێستا دایدەنێم و دەگەڕێمەوە ئەلێرە بووم کوژە دەتەوێت بە فێری و ئەمانەتەی دیسان بڕۆی خۆت لە گوندەشکە بشاریەوە وعدت پێ دەدەم کەلام شەرەف قسەی پیاوە دەگەڕێمەوە بە چ باوەڕت پێ بکەم بەخوای گەورە دەگەڕێمەوە ئەمە لێرەمە ئەمە لێرەم ئەگەر نەگەڕاوە ئەمن بکوژە دەتکوژمە خەر بکوژە من لێرەمە و ناڕۆم بەدی لە خینی براکەت ئەمن بکوژە ئەگەر ئەو کابرایان نەگەڕاوە باش باشە ئەوە من ڕاستیمە وازنێتەوە دەتکوژە بڕۆ ڕەحمەتی خواد لێبی شەرع هەیە بزانە خوای گەورە پێغەمبەرەکەی چ دەڵێ لەسەر خێن ڕشتنێ ئەوها ئاسانە تو دەماچێ بەرامبەر کەسێکی ڕاگری و بیکوژی لە مۆزوعەکەی بوو پێچەوە جارێ بزانە کابرا بە ئەنقەس کردیتی یان بەغەڵە لە دەستی دەرچووە خۆ برایت و زۆر لە تو نێزیکتر بوو لەوەی هەر لە منداڵی ڕاپێکەوە ئەوانە گەورە بوونە کاچی من دەزانم ئەو تو ئەوەی بینە خوارێ ڕوو لە عەردی بکە کاکە ئەو کابرایە سەختە چییە باشە برای منی کوشت ئەگە بە ئەنقەز نەبیتن لۆنێ ئەتوانی بێتەوە کنماڵیمە و دابنیشی خۆت ئەسمیلمان ئەو زۆر باش دەزانی ئەتو کەسەکی سەرشێتی ڕناوەستی خۆلەکن هەموو خەڵکی گوندی ئەو قسەیە کرد گوتی من سوڵحی دەکەم بەس ئەتو ڕانەوەستە لە ناوم خەڵکی گوتە تازی دانانم ئیلا دەبی بیکوژمەوە ئەمن ئێستا ئەوەی دانێ ڕەحمەت لێوی دەڕۆ لە لای بکە ئەوەی نازانم ئەو نێتەوە ئەتوو لێرە ئەمن بکوژە ئەمن بکوژە لێرەمە باش ئەوە چاوەڕێ دەکەم ئەگەر ڕخسەت یەک ئیشێکی کەم هێستا دێمەوە دانیشە خوافوتکە ئەتوو دەماسی لەوە ڕوبڕووی منە دڕاگرتیا سەبرەکتەبی پێم گوتی دانیشە ئەتوش دەتەوێت وەچیوی خۆت لە مردن قوتار بکەی کابرا تأكيد بياو صاحب وعده كريم مزديني مملش هم خلق دم ناسي أمن مام عسدين ومزديني ناراسم خوافك يا قصبرت بلون ده بيصبري تأكيد مسا كابرا بدي اوت هاتوا اي ايش هذا تواني بون كوجي لو استراحات بكيو ام نجي استراحات بكا باشا پێم بڵێ سڕ دەتزانی کە بێوە دەتکوژم کۆ هاتیەوە تو ئەمن ساحب وعدو پەیمان و قسەی خۆمم ئێستا دەتوانی بم کوژی لۆ ئەوەی ئەتوش ئیسراحەت بکەی و ئەمنیش ئیسراحەت بکەم هەفتەیەکە ژیانم بوویتە زەهری مار بم کوژە دەی خەڵتانی خوێنم کە ئەوە بڕیارمدا مادەم تۆ کەسێکی وا مرد بووی و ساحب وعدی خۆت بووی گەڕایەوە ئەوە منیش لێ کوانە ئەتوم عەفو کرد هيا فرم هي بجي هوانش تك خوي جورا فرمان ما بيدك خوي جورا ده فرمي وإن تعفوا وتصفحوا وتغفروا فإن الله غفور رحيم أجر بيتو بندكان لبيني خوان ليكتري ببورن ليكتري خوش بن يكتري عفو كان أو أمنش بران بريان لي خوش بو لي برده دبم ورحميان بيدكم
ئەوە ئەو شتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمیان فێر کردیە. پێغەمبەری خوا دەفەرموویە صلی الله عليه وسلم هەر کەسێک بەندەکی خۆی عەفو بکە ئیلا خوای گەورە بەعیزەتی دەکات لەناو خەڵکی. طبعاً کە پێغەمبەری خوای گەورە صلی الله عليه وسلم فتحی شاری مەکەی کرد وەگەڕاوە بە هەزارەها سەحابە و جوندوی لەگەڵ بوو. هاتەوە خەڵکی مشریک هەموو لە دەوروبەری کۆبنەوە و ڕێڕەویان کردبەوە لە بۆ پێغەمبەری خوا و خۆی و جەیشەکەی. پێغەمبەری خوا کلیلی کەعبەی لە عوسمانی کوڕی تەڵحە وەرگرت و چووە ژوورەوە کۆمەڵێک ڕەسم و بەتی تێدا بوو. هەمووی شکاند و لێی کردەوە. هاتە دەرەوە گوتی ئەی خەڵکی قوڕەیش، ئەی خەڵکی مەککە، بیر لە چی دەکەنەوە؟ ئەمن چیتان لێ بکەم؟ ئەوان شتیان گوت، گوتیان ئەی موحەممەد ئەتۆ خزم و ئامۆزا و برای ئێمەی بەس باشی لێ چاوەڕێ دەکەین. تەبعاً وا دەزانن پێغەمبەری خوا هەموو ئەوانەی لەبیر کرد کە پێیان گوت درۆزن، جادوگەر، فێڵباس، ساحیر و ناڕاست و شێت و یاسر کە دایک و باوچیان شەهید کرد. بیلال کە ئێستاش جێگەی برینەکانی ئەحەد و ئەحەدی لەسەر دەم و چاوزجی ماوە. وا دەزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبیری کرد کە ئیمامی حەمزەیان شەهید کرد. وا دەزانی پێغەمبەر لەبیری چوو کە ئامۆزا و کە مامیان شەهید کرد لە شەڕی ئوحد و لە شەڕی بەدر. ناوەڵڵا هیچی لەبیر نەچوو، بەڵام ئەمری خوای گەورەی جێبەجێ کرد و لەبیری بوو. فەرمووی ئەی خەڵکی مشریک، ئەی خەڵکی مەککە، لێتان خۆش بووم، هەمووتان ئازادن بڕۆن. ئەوە سیفەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئێستاش دەگەڕێنەوە ناو گوندی هەموو خەڵکی ئاگادار دەکەمەوە کە ئینسانێکی فەرمانی خوا و پێغەمبەرەکە جێبەجێ کردیە و بە خەڵکیش دەڵێم کابرایەک بووە زۆر باش دەیزانەی کە دەیکوژی، بەڵام پیاو بووە، خاوەن وعد بوو، گەڕاوەلات. ئێستاش یەکتری ماسکەن و با بگەڕێنەوە گوندی وەگەردن یەکتری ئازاکەن.